ترافیک ئەم جارە باس لە یەکێک لە هەنگاوەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی زیانە گیانی و مادیەکان لە بواری هاتوچۆ کات. ئەویش ئامڕاز و هێما و هێڵکاریەکانی بواری هاتوچۆیەکە بە زمانی هاتوچۆ دادەنرێن و ڕێگە نیشاندەر و ڕێنوێنی شۆفێرانن لا کاتی هاتوچۆ کە بە گرنگترین بەش و سیمای هاتوچۆ دادەنرێت. ئەو هەنگاوانەی حکوومەتیش لە بواری ئەندازەی هاتوچۆ بریتە لە هێما و ئامڕاز و ڕێگاکانی سەلامەتی هاتوچۆ کە بە زمانی پۆلیسی هاتوچۆ دادەنرێت و کە حکوومەت گرنگی زۆری پێداوە. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لەم شارە لە سەرجەم کوچە و شەقام و ڕێگاکانی دەرەوە و ناوشار هێما و ئامڕازی هاتوچۆ و پەرژینی سەلامەتیە بۆ شۆفێران. سیمایەکی جوان و شارستانی بۆ شارە بەخشیوە بە جۆرێک لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوت و هاوشێوەیە. ترافیک لەم بەرنامە ڕۆڵ یەکێک لەو بەشانە نیشانەدات کە بەشی ئەندازەی هاتوچۆی هەولێرە. ئەو بەشە بەرپرسە لا پاراستن و چاکردنەوە و دانانی سەرجەم ئەو هێما و ئامڕاز و هێڵکاریانەی کە لە شەقام و ڕێگاکان هەیە. بەڕێوەبەری ئەندازەی هاتوچۆ بۆ پرسە بە شێوەیەکی مەیدانی باس لە هەرکوو پلانەکانیان و پاڵپشتی حکوومەت و وەزارەتی ناوخۆکات. ئێمە لە بەڕێوەبەراتی ئەندازەی هاتوچۆ لە ئێستادا کارەکانمان دەست پێ کردووە بەهۆی گونجاوی کەش و هەوا دوای ئەوەی کەوا بوو ماوەیەکی کاتی لە وەرزی زستان ئیش و کار و چالاکیەکانمان ڕاوەستا بوو. بێگومان ئەوەی تێبینی دەکرێتن لە کابینەی نوێیەمدا گرنگیەکی تایبەت بە بواری هاتوچۆ دراوە و بە تایبەتی لەلایەن وەزارەتی ناوخۆ کارێکی باش کراوە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ لە شەقام و ڕێگاکاندا و هەروەها ڕێخستنەوەی هاتوچۆ لە شەقامەکان هەر لە سۆنگای ئەم پێڕوانینەوە وەزارەتی ناوخۆ هەستاوە بە دروستکردنی چەند تیمێکی هێڵکار و بۆ یاخکردنی شەقامەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەموو شار و ئیدارە سەربەخۆکاندا و جگە لەوەش گوژمەی تایبەت دابین کراوە بە مەبەستی کڕینی پێداویستەکانی هاتوچۆ لەوانە تاسە بوو ئەو شوێنانەی کەوا خێراییان تیادا زۆرە و پەڕینەوەی پیادەی لێیە و بەردەم قوتابخانەکانیش و هەروەها ڕێخستنەوەی شەقامەکان بە فسفۆر و دابینکردنی گوژمەیەکی تایبەت بە چاکردنەوە و دانانی گاردرێلی شەقام بۆ ئەو شەقامانە و ڕێگانەی کەوا گاردرێلی تیادانیە و هەروەها تیمان دروست کردووە بە مەبەستی شوشتنی هێماکانی هاتوچۆ و فسفۆر لە شەقامەکاندا بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕوونتر دیار بن لە شەقامەکان. بێگومان ئەو کارانێکەوە کابینەی نوێیەم وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر و ئەندازەی هاتوچۆ ئەنجامیان داوە هەمووی بۆ پاراستنی گیانی سەلامەتی شوفێرانە و پاراستنی هاوڵاتیانە لە شەقامەکان. جگە لەمەش بەهۆی پێشکەوتنی شاری هەولێر و دروستبوونی ڕێگای خێرا و شەقامی ستاندارد و پێشکەوت و بەرفراوانبوونی شارەکە پێویستی بە ئەو هێمە و ئامڕازانە ڕەنگە تێریە و پانتایە فراوانە نەکات. دەچینەوە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر. لێرە گوتەبێشی پۆلیسی هاتوچۆ بینین و باس لە هەوڵانگاوەکانی حکوومەتەکات بۆی شۆفێران پارێزراو بن. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان گرنگجێکی زۆری بە بواری ئەندازەی هاتوچۆ داوە لە کوردستاندا و بە تایبەتی من باسی شاری هەولێر دەکەم. ئێمە ئەندازەی هاتوچۆمان هەیە کە ماوەیەکی زۆر ئەوانە ئەرکەکانی خۆیان زۆر بە باشی جێبەجێ دەکەن و هەروەها لەسەر شەقامەکانی شاری هەولێر و دەوروبەری هەولێردا ڕنگدانەوەی کارەکانیان بە شێوەیەکی زۆر ئاشکرا دیارە و کە هاوڵاتیانیش هەستی پێ دەکەن کە لەو ماوەی کۆتاییشدا بە توانیویانە لە ڕێی دەستی خۆماڵی و کارمەندەکانی خۆیانەوە توانیویانە شەقامەکان دووبارە هێلکاری و بۆیاغ بکەنەوە کە خۆی لە خۆیدا بۆیاغکردنی شەقامەکان و هێلکاریکردنیان کارێکی زۆر زۆر باشە لە ڕووی هاتوچۆ و هەروەها ئاسانکاریەکی باشە بۆ شوفێران بە تایبەتی لە وەرزی زستان و بارانبارین و لەو کاتانەی کە تەمومژەوە لە
تیکە کەش و هەوا نالەبارە هێلکاری ئەم ڕێگایانە زۆر سوودی دەبێت بۆ شوفێران و لە بەتایبەتی لە لێخڕینی شەواندا زۆر سوودێکی باشی هەیە و ئەم کەرستانەی کە ئەوان بەکاری دێنن کەرستەیەکی زۆر باشە لە ڕووی کوالیتیەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیەوە کاری پێدەکرێت و شێوازێکی وایە کە کاتێک لە شەقامەکان بەکاری دێنن بە تایبەتی ئۆتۆمبیلە مۆدیل نوێیەکان کە لەو خەتانە دەدەن وەکو ئاگادارکردنەوەیەک ئۆتۆمبیلەکان ئاگادار دەکاتەوە و هەزەیەک دروست دەکات و هەروەها جۆرێک بریقەی تێدایە کە دەبریقێتەوە بۆی شوفێران لە کاتی شەودا بە تەواوی ببینن بەڕاستی کارێکی زۆر باشیان کردووەوە جگە لە کاری هێلکاری و بۆیاخکردنی شەقامەکان و هەروەها ئەندازەی هاتوچۆ لە شاری هەولێر ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە دانانی هێما و تابلۆ بۆ هەموو شەقام و ڕێگا سەرەکی و ڕێگاکانی دەرەوەی هەولێر بەردەوام ئەوان هێما لە هەر شوێنێک پێویست بێدادەنێن ئەم تابلۆیانە وەکو زمانێکن لەگەڵ شوفێراندا قسە دەکەن لە بارودۆخی شەقامەکە ئاگادارت دەکاتەوە ئەو کارانەی کە قەدەغە کراوە پێت دەڵێ قەدەغەیەوە ئەو کارانەی کە پابندی دەبێ ئەنجامیان بدەی پێت دەڵێ دەبێ ئەمانە ئەنجامیان بدەی لە مەترسی ڕێگاوبانەکان ئاگادارت دەکاتەوە ڕێت نیشان دەدات کەواتە هەبوونی تابلۆکان لەسەر شەقامەکان زۆر گرنگە بۆ شوفێر و هۆکارێکی باشە کاتێک کە شوفێر ئاگاداری شەقامە دوور دەبێت لە ڕووداوی هاتوچۆ بۆ نمونە تۆ تابلەیەکت لە پێشە پێت دەڵێت لە دووری 50 مەتری تر لۆفێک دێتە پێشت یان بەرزایی یان نزمبوونوێ کاتێک شوفێر ئەم تابلۆیە دەبینێت و لە ڕێگەی ئەم تابلۆیەوە ئامادەکاری خۆی بۆ ئەو پێشهاتە نوێیە دەکات ئەوە لە ڕووداوەکە بە دوور دەکەوێتەوە بەڵام ئەگەر گوێی پێنەدات یان ئەوەتە ئەگەر بێت و تابلۆی لێ نەبێت ڕەنگە شوفێرەکە تووشی ڕووداوی هاتوچۆ بێت دەتوانین بڵین هیچ شەقامێک نەماوە لە هەولێر کە لە ڕووی تابلۆی هاتوچۆ کە موکڕی تێدا هەبێت یان نقستانی تێدا هەبێت و جگە لەوەی کە بەردەوام ئەو شوێنانەی پێویستی بە تابلۆ هەبوو بێت تابلۆیان داناوە و هەر کاتێکیش تابلۆیەکە بە هەر هۆکارێک کەش و هەوا بێت یان هۆکارێکی ترەوە بێت تابلۆیەکە تووشی لە ناوچوون یان خواردبوون یان شکان ببێت بەردەوام تیمەکانی ئەندازەی هاتوچۆ بەردەوامن لە نۆژەنکردنەوە و لە چاکردنەوەی تابلۆکاندا نەک هەر لە ناوشار بەڵکو لە ڕێگا دەرەکیەکانیش ئەوان بە بەردەوام تیمیان هەیە و کاری نۆژەنکردنەوە و دانانی تابلۆکانی هاتوچۆ دەکەن دەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن ئەندازەی هاتوچۆ لەو چەند ساڵەی دواییدا جێدەستیان زۆر باش بووە کاری زۆر باشیان کردووە لە ڕووی هەم هێلکاریکردن و هەم دانانی تابلۆ و هەم چاکردنەوەی ترافیکلایتەکان و هەروەها دانانی ترافیکلایەتی زیرەک لە چەند شوێنێکی شاری هەولێر ترافیکلایەتی زیرەکیان داناوە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە ئەندازەی هاتوچۆ زۆر بەباشی کار دەکەن. ئێمە ناتوانین بە شێوەیەکی ڕەها قسە بکەین بڵێن هەموو شوفێران پابندن یان بڵێن هەر هەمویان پابندنینە تا ئاستێکی زۆر شوفێران پابندن و ڕەنگە هەندێک لە شوفێرانی شەبێت کە یان لە شارەزایان دەربارەی تابلۆکا و هێماکانی هاتوچۆنیە یان ئەوەتە بە ئانقەس گرنگی پێنادەن بەڵام هەر کارێک کە سەرەتا نوێ بوو ڕەنگە هەموو شوفێران و هەموو هاوڵاتیانی وەکو یەک پێشوازی لێ نەکەن بەڵام دڵنیام و ئەگەر لە ڕێگەی ڕاگەیاندەکانی شو ئێمە بەردەوام هاوڵاتیان هۆشیاری بڵاو دەکەینەوە کەوا گرنجێکی زۆر بە هێماکان و تابلۆکانی هاتوچۆ بدەن دڵنیام لە داهاتوودا هەموو شوفێران گرنگی پێدەدەن و پابند دەبن بە هێماکانی هاتوچۆ چونکە لە کۆتاییدا بۆیان دەردەکەوێت کە ئەمە لە سوود و بەرژەوەندی ئەوان دانراوە. ترافیک لەم بەرنامە ڕۆڵ یەکێک لەو بەشانە نیشانەدات کە بەشی ئەندازەی هاتوچۆی هەولێرە. ئەو بەشە بەرپرسە لا پاراستن و چاکردنەوە و دانانی سەرجەم ئەو هێما و ئامڕاز و هەڵکاریانەی کە لە شەقام و ڕێگاکان هەیە.
وەکو ئاماژەمان پێکرد هەر لە سەرەتاشەوە مەبەستی سەرەکی لەو خولەیکەوە لە ئێستادا لەگەڵ ئەو کۆمپانیای شارەزا لە بواری هێڵکاری ئەنجام دەدرێتن چارەسەرکردنی کێشە و گرفتەکانەکەەوە پارساڵ هاتە پێشمان لە کاتی جێبەجێکردنی پرۆسەی هێڵکاری یەکێک لە گەورەترین کێشەکانمان ئەستوری بۆیاغەکە بوو لە شەقامکەوە بۆ تیمی ئێمە لەبەر ئەوەی تیمێکی نوێ بوون کۆنتترۆلکردنی زەحمت بوو لە ئێستادا بە خۆشحالی دوای یەک ڕۆژی دەستپێکردنی خولەکە کارمەندانە و تیمەکانمان توانیان کۆنتترۆلی ئەستوری بۆیاغەکە بکەن و بەپێی ئەو ستانداردە بێتن کەوا لە وڵاتانی جیهان جێبەجێ دەکرێت. ئێستادا ئەگەر تاشێ بکەنەوە سامپڵەکە لەو هێڵکاریەکەوە لە شەقام کردمان پێشکەمێک لە ڕووی ئەستوریەوە بەپێی ستانداردە لە ڕووی دابشبوونی ئەو گلاسبیدەی کەوا کاری ئەو گلاسبیدا درەوشانەوەی بۆیاغەکەی لە شەقام لە شەوان بە تایبەتی لەو شەقامانەی کەوا ڕووناکیان تیادانیە بۆ سەلامەتی شوفێران زۆر گرنگە زۆر بە شێوەیەکی جوان گلاسبیدەکە لە سەڕووی بۆیاغەکە دیارەکەوا ریفلێکشن و درەوشانەوەی بۆیاغەکە دەداتن شوفێران دەتوانن سوودی لێ وەربگرن و هەروەها بۆ سەلامەتی خۆیان لە کاتی بوونی تەمومێژ لە کاتی ڕێگاکانی دەرەوەی شارکەوە ڕووناکی تێدانە بۆ سەلامەتی شوفێران دەورێکی گرنگی هەیە. ئێمە ئەم شەو تقریبان کاتژمێر 12:30 وەکو ئامادەکاریەک بۆ پرۆسەی هێڵکاری بۆ ڕۆژانی داهاتوو چونکە لەمە و دوا کەش و هەوا گونجاوە دەتوانرێت هێڵکاری بۆ شەقامەکان ئەنجام بدرێتن هەر لەم ڕۆژەوە هەڵساین بە بانگەهێشتکردنی کۆمپانیایەکی تورکی شارەزا لەم بوارە بۆ ئەوەی هاوکارمان بێ لە چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کەوا پارساڵ هەمان بوو لە کاتی جێبەجێکردنی ئەم پرۆسەیە بە خۆشحاڵیەوە ئێستا کۆمپانیاکە لە گەرمان کە شارەزانە لەو بوارە هەوڵ دەدەین چارەسەری و کێشە و گرفتانەی پار بکەین بۆ ئەوەی بە باشترین شێوە پرۆسەی هێڵکاری ئەم ساڵ ئەنجام بدرێتن لە ئێستادا ستافەکە هەمووی لە شەقام کار دەکاتن ئامێرەکانمان ئامادە کردووە و کاری هێڵکاری ئەنجام دەدەین بۆ ئەم شەقامە بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانین بە باشترین شێوە لەسەر ئەم پرۆسە بەردەوام بین و هێڵکاری بۆ زۆربەی شەقامەکانی ناو شار و دەرەوەی شاری هەولێر و شەقامەکانی کوردستان ئەنجام بدرێتن. ئەوەی جێگەی ئاماژە پێکردن و جێگەی خۆشحالیە پێشتر کاری پرۆسەی هێڵکاری لەلایەن کۆمپانیا تایبەتیەکان و کۆمپانیەکانی کەرتی تایبەتی و کۆمپانیا بیانیەکان ئەنجام دەدرا بەڵام بە خۆشحاڵیەوە وەزارەتی ناوخۆ لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوۆم گرنگیەکی تایبەتی بە کەرتی هاتوچۆ و سەلامەتی شوفێرانداوە هەر لە سۆنگای ئەم تێڕوانینەوە هەڵسا بە دابینکردنی ئامێری هێڵکاری پێشکەوتوو کە لە ئێستادا لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم ئامێرانە بەکاردێن و دابینکردنی بۆیاغی تایبەت و دامەزراندنی نزیکەی 100 کارمەندی ناوخۆی کە ئەم کارە لە ئێستادا بە خۆشحالیەوە لەلایەن تیمەکانی ئەندازەی هاتوچۆ لە گشت شار و ئیدارە سەربەخۆکان ئەنجام دەدرێتن. لە ئێستادا ئەو کۆمپانیا تورکیەکەوە پسپۆڕیان هەیە لە کاری هێڵکاری و هەڵدەستن بە چێکردنەوەی ئەو کارێکەوە ئێمە ئەنجامداوە بۆ ئەوەی دڵنیا بنەوە ئایا
ئەو بۆیاغێکەوە ئێمە کردومانە بۆندێکی تەواوی لەگەڵ قیڕەکە دروست کردووە و هەروەها بۆ دڵنیابوونەوە لە ئەستوری بۆیاغەکە ئایا بەپێی ئەو ستانداردەیەکەوە لە وڵاتان و بەپێی ستاندارد ئەستوریەکەی گونجاوە بۆ ئەوەی دڵنیابینەوە ئەگەر کێشەیەک هەبێتن لە داهاتوودا چارەسەری بکەین بەپێی ئەو تعلیماتانەیەکەوە ئەوان پێمان دەدەن. بێگومان پرۆسەی ڕێخستنی شەقامەکان تەنها کاری هێڵکاری ناگرێتەوە. تیمەکانمان ئامادە کردووە بۆ ئەوەی هەڵمەتێکی فراوان ئەنجام بدەن لە شەقام و ڕێگاکانی دەرەوە بە تایبەتی بۆ چاکردنەوە و دانانی هێمای نوێ بە تایبەتی بۆ ئەو شوێنانەی کەوا بەم دوایە بەهۆی لافا و بارانبارینەیەکەوە بۆ هۆی لە ناوچوونی بەشێک لە هێماکان بۆیە بەرنامەمان هەیە ئینشاڵڵا هەڵسین بە دانانەوە و چاکردنەوەی هێمان لە گشت ئەو ڕێگانەیەکەوە بەهۆی لافاوە زیانیان بەرکەوتن. دوای تەوابوونی خولەکە دەست بەجێ سەردانی شار و ئیدارە سەربەخۆکان دەکەین بۆ ئەوەی کەشفی مەیدانی بکەین بۆ ئەو شەقام و ڕێگانەی کەوا پێویستیان بە هێڵکاریە ئینشاڵڵا لەلایەن تیمەکانیان کاری هێڵکاری ئەنجام دەدرێتن بۆ پاراستنی سەلامەتی شۆفێران و بەخشینی سیمایەکی شارستانی بە شەقام و ڕێگاکە. ئەو ڕێکار و هەنگاوانە بۆ بەهێزکردنی سیستمی ئەندازەی هاتوچۆ و نوای کردووە شۆفێر پێویستی بە ئامۆژگاری پۆلیسی هاتوچۆ و هیچ ڕێبەرێک نەبێت چونکە ئەو هێمە و ئامڕازانە ڕێنیشاندەری شۆفێران و ڕێنویانیان دەکەن کە چۆن شۆفێری دەکەن و چۆن دەکەن.